بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی مرۆڤ لەسەر مەترسیەکانی هێزی چەکداری حیزب دەکەین لەسەر کۆمەڵگەی هەرێمی کوردستان و لەسەر داهاتووی حکومڕانی لە هەرێمی کوردستانیش دەرە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە سلێمانی لە ماوەی 2 هەفتەدا کارمەندانی کۆماندۆ یاخود دوو کارمەندی کۆماندۆ و دوو کەسیان کوشتووە. ئێمە باز لە مەترسی زیادبوونی و هێزان دەکەین هەم لە سلێمانی و لە ڕابردوودا لە سنووری هەولێریش ئەم حاڵەتانە بەدی کراوە و چی بکرێت بۆ دووبارە نەکردنەوەیان و لە ساڵی 2022 یاسای چەک لە پەرلەمانی کوردستان دەرچوو ئەمە چۆن مامەڵی لەگەڵ کرایە بۆ نەبوو هۆکاریەوەی کە چەکی مۆڵەتدار بێ یاخود بێ مۆڵەت بێت چارەسەرێکی بۆ بدرۆزیرێتەوە. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەبوو کاروان ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان لە لیژنەی پێشمەرگە هەروە دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەرگەین سوپاسیان بەدەبووتان دەکەین. دکتۆر شێرکۆ گەل لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەرنجی بەڕێز لەسەر کوشتنی ئەو کاسبکارە لەلایەن کارمەندێکی ئەمنی یاخود وەکو بڵین وتیان هاوکار بۆ هەرچەندە لە ڕووی یاسایی دەڵێن هاوکاری شەرەمان تاوانی بکوژی هەیە. سەرنجی بەڕێز چی لەسەر ئەم ڕووداوانەوە سەبارەت بە مەترسی هێزی چەکداری حیزبیش لەسەر هەرێمی کوردستان؟ ساڵ جەناب لە هاوڕێ بەڕێزم کاکە بوو کاروانەوە لە هەموو بینەران ڕۆحی ئاری چایچی و هەموو قوربانیەکانی تری ئەم تاوان نەشاد بێت لە هەرێمی کوردستاندا لە جیهانیشدا لە ڕاستیە. من باری سەرنجی خۆم لە ڕاستی لە وتارێکە خستە ڕوو لەسەر ئەم بابەتانە کە بەداخەوە جیا لە مەترسی گەورەی هێزی چەکداری حیزبی کە ئیسانەگەر بە خێرایی بڕاتەوە بەڕابردووە ئەمە نەیەکەم تاوانە بە قەنەعەتی من بەم ئەقڵیەتەی ئێستای پارتی بێشێتی شەوکردوو هێزی حکومڕان و بوون و مانەوەی خۆیان لە هێزەکان نابینەوە ئەمە کۆتا بەداخەوە ڕووداوی وش نابێت بە تایبەتی لە سایی بێدەنجی کۆمەڵگاشە کە من لە وتارەکە قسەم لەسەرەوە کردبوو کە لە ساڵی 2020 هەمومان نەزانین لە ئەمریکا جۆرج فلۆید ڕەشپێستێکی ئەمریکی بوو لەسەر دەستی پۆلیسێکە کە ئەژنۆی خستە سەر ملی گیانی لە دەستدا ئەوە بوو لە 25/5/2020 ڕوویدا ڕۆژێک دوای ئەوە لە هەر پەنجاوێک ویلایەتەکەی ئەمریکا و لە بەشێکی تری وڵاتانی جیهانیشە ناڕزایەتی گەورە سازکرا تا پۆلیسەکە سزای یاسایی خۆی وەرگرت. بەداخەوە ئەم ڕووداوانە لای ئێمە زۆر لە ماوەی چەند ڕۆژێکە سۆشیال میدیا پڕەکە بێدەنگی تێپەڕێ یاخود بە فشار لە پشتەوە یاخود بە سوڵحی عاشایری کاک حەکیم تۆ بێنە بەرچاوی خۆت هەر بە خێرایی جگە لەوەی ئاماری کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە ئەمە دووەمە حاڵەتە لە گەڕەکی ڕاپەڕین ڕوەدا بە تایبەتی مێزانەی کۆماندۆ کە هێزی سەربەیەکەی هەفتاشن کە ئەوەی دەرکەوتووە کە ڕاستەوخۆ موازەحە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ خۆی تاڵەبانی خۆی چێتە ناویان جلوبەرجیەوان لە پرۆژەیە یعنی ڕاستە ئەڵێ من پارێزەری کوژراوەکە مەڵامم قسەیەمان یەکەم جار نێژوێ لێ بێ هەموو چی ڕووداوی لەمانە ئەمانەیە لەسەر خەت و ینی چی لە پارتی چی لێشێتی ئێمە پارێزەری قوربانیەکەین و دواتریش بە قەنەعەتی من بەشی زۆری وەکوتم بە فشار یا بە سوڵحی عاشایری کۆتایی پێدێ مثلا ئەوەی کە سکیوریتیە لە شوقەکانی دەواازە بە هەمان شێوە خۆ پڕی بەرپرسێ بوو کوا ینی کوا کەیسەکەی لە دادگایەکی ئاشکرا بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بزانین بەکوێ گەشت لە ساڵانی ڕابردووە سەربەندی هەڵبژاردنەکانی 2010 بوو کە بەڵانە چوبێتم هەر لەم گەڕەشی ئیبراهیم ئەحمەدە چوونە سەر نانەوایەک لە بەردەم نانەوەخانەکە خۆویش هەر هێزی چەکداری حیزبی بوو لە هەولێر بەڵێ لە بەردەم نانەواکە لەم گەڕەشی ئیبراهیم ئەحمەدە لە هەولێر لەسەر فولایەتە خەڵک کوژرا لە دووهۆکو لە ینی بەداخەوە لە زاخۆ تاگاتە گەرمیان ئەم هێزی چەکداری حیزبیە بەڕاستی بۆ بە بەڵایەکی گەورە بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی لە ساڵانی ڕابردووە بوازەم لێشێک لە قەزاکان بوو کە کەسێکیان بان کرد بۆ ناو نووسنگەیەک و ینی ئەگەر بەڵامەش وتم پێڵاوەکانی پێماسکردێکیان دەستێشێک لەسەری ئەویتیان شەفاعەتی بۆ کرد وە زۆر نمونەی تریش لە هەرێمی کوردستانە یعنی هەر لە هەولێر ئەگەر بە هەڵانە چوو بێتم کچێکی زۆر منداڵ بوو ئەوەی کە تاوانی بەرامبەر کرا بوو دواتر نەمانزانی لە چ دادگایە کا چۆن کەیسەکە یەکلایی کرایەوە هەمووەمانە لە ساوی هێزی چەکداری حیزبیاکرێ کە بەداخەوە ئەم ئەقڵیەتەی کە وەکوتم پارتی بێشێتی بەڕێوە بە مانەوە و بەهێزبوونی خۆیان لە هێزەکەیانە ئەبیننەوە و ئەمە بەڕاستی
لە 2003 لایەنی کەم تا ئێستا لە دوای پرۆسەی ڕزگاریەوە ئەمریکایەوێت ئەمانە کا بەیەک یعنی ئێوێکی خا نەک هەر نەیتوانیوە بیکا بەیەک ئێستا هێزی نەک هەر حیزبی هێزی شخصی هەیە لە هەرێمی کوردستانە یعنی کا حەکیم مەسەڵەن جێیش لە هەموو عالەمە ینی بۆ ئەگەر باسی عراقەکەی با بڵێن ئەگەر فەیلقی هەبێ نازان فێرقەی هەبێ لیوای هەبێ سرەی هەبێ فەوجی هەبێ ینی کۆمەڵە سەسوولی هەیەوانە لێرە ئەڵێن فەوجەکەی فڵان کەس لیواکەی فیسار کەس موقعی حیزب یعنی موقع هەیە ئەڵێن ئەمە ئەم شخصە سەرپەرشتیاری لیواکانی ماڵی فڵان کەسە یعنی ئەمە لە شووی دنیا ئەمانە هەبووە ئەمە ئەمە نەک هەر ئەم هێزەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هێزی حیزبیە هێزی شخصیە و گەورەترین مەترسین لە هەم لە بەیەک لا خستنی ملمانەکان لە هەرێمی کوردستانە هەم لە ڕاستیە لە سەرانە وەرگتن خۆ لە ماوەی ڕابردووە بوو ئەو قەڵاوشتانەیان تەقانەوە کە بای چەندین ملیۆن دۆلار بوو هی باشە باسی پلەکەیان نەکرد کە پلێشی سەربازی نەدەم ڕاییدا چیە ئەم بابەتانەی هەبوو یعنی لە هەرێمی کوردستانە وەکو وتم لە زاخۆ واتە لە ماڵی بارزانیەوە بۆ ئێرە تاگاتە ماڵی تاڵەبانی ئەوانەی کە لە حاشیەکانیان بەڕاستی هەرێکەی هێزەکی بۆ خۆی دروست کردووە جا ئەمە بە هەموو جۆرێک بەکاری هێنێت جا لە ململانیا بێ لە کێشەی عشایریە بێ لە سەرانە سندنا بێ لە کوشتنی بێتاوانە بێ بە کورتەکەی بوونەتە بەڵایەکی گەورە بەسەر ئەم میلەتەوە کە لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەی پێەکەن سپاس دەکەم دێمە خزمەت کارگە و کارەوە جەنابیش بەخێربی سەبارەت بە ئەمنێتی شارەکان لە ڕووی یاساییەوە بێ دەبێت کام هێز ئەمنێتی شارەکان بپارێزی ناو خۆی شارەکان هەر تایبەت نیە بە پۆلیس یاخود بوونی چەکی مۆڵەتداریش لە پێشتر گرەی هەبوو کە چەکی بێمۆڵەت کێشێ ئێستا چەکی مۆڵەتدارەکەش بوو بە کێشە لەسەر کۆمەڵگە سەرەتا زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەران و لای بەڕێزم دکتۆر شێرکۆ پێم وایە زۆر بواری ئەم بابەتەی باس کرد زۆر نمونەی هێنایەوە و لە دنیا ڕوونەکە لە هەموو وڵاتانی دنیا ئەکید هێزی پۆلیس و ئاسایش بەرپرسن لەم بابەتانەی کە ئەکرێ لە متابعەکردن یان لە گرتن هەموو ئەمانە ینی ئەو هێزە مەسئولە بەڵام لە کوردستانە پێچەوانەکەیەتی تەنانەت ئەو هێزە فەرمیانە حتا هێزە سەربازیەکان هێزی ئاسایش شیش کنار کەوتون ینی ئەوەندە بەکاریان نایێنێ ئەمەش وەکو کاک دکتۆر باسی کرد دەگەڕێتەوە بۆی ئەو هێزانە ئێستا بەجددی بڵێن هێزێکی نیشتمانی نین تەنانەت خەریکە ئەوەش ڕۆیشت کە پێشتر ئەمانە هێزی حیزبین ئیسا هێزی حیزبی نین کە هێزی حیزبی نەبن ئەبنە هێزێکی وەکو کاک دکتۆرتی هێزی فڵان و هێزی فیسار لەبەرەوە دەبینین ئەم هێزانە کاتێک با بڵێن کێشەیەک دروستە بێ ڕوبەڕوو یەکترە بنەوە کە خۆیان بە هێزی ئەم نیشتیمانە نازانن خۆیان بە هێزی ئەو شەخصە ئەزانن ئەو مەسئولە ئەزانن و دەبینین لە هەرێمی کوردستانیشا ئەم بەرپرسانە چۆن هاوکار و یارمەتی دەری هێزە تایبەتەکانی خۆیانن و باش هاوکاریانەکەن زەویانە دەنێ پارەی زیاتریانە دەنێ لەبەرەوەی شەڕی خۆیان بکە هەتا لە ناو کۆکینەوەکانیش بەکاراتون چەند نمونەیەک لەماوەی ڕابردوو ئەو هێزانە بەدڵنیاییەوە ئێستا خۆ کە جەنابتان باسی ئەو مەترسیانەتانە کرد ئەو مەترسیە ئەوەیە ینی حیزب کە چەکی هەبێ بۆ ململانێ لەگەڵ ئەحزابی ترا بەکاری دێنێ لەگەڵ ئەحزابی ترا بەکاری دێنێ و لە ڕوانگەی هێزەکەی و چەکەکەیەوە بەرامبەرەکە ئەبینێ وە کاتێک ئەو هێزەی هەیە بەدڵنیایەوە ئەوە شەڕی با بڵێن ناوخۆش دروستە بێ و لە هەرێمی کوردستانە تەجروبەی زۆرمان هەیە ماوسێ لە قۆناغی داهاتویانەوەی ڕابرد من پێم وایە لە قۆناغی ڕابردووە هەبووە و ئێستاش مەترسیەکە گەورەترە و 2 ساڵ پێش ئێستا بینیمان پارتیوێکێتی لە وەرتێ هێزیان جوڵان بەرامبەر یەکتری واتە عەقڵیەتی تێپەڕاندنی شەڕی ناوخۆ لە پارتیوێکێتیە دوور نەکەوتوتەوە
تا ئێستا قسەکەن لەسەر ئەوەی دوو زۆنی و لەسەرەوەی زۆر کاتێک کە لایەک باسی زۆنێکە کاوە بە مڵکی خۆی و قاعدەی خۆی ئەزانێ معنای ئەوەیە ئەمە ئەم شوێنە ئەم مۆڵگەیە ئەم زۆنە هی منە کە هی من بوو ئیتر بۆ کەسی تر نییە بە هیچ شێوەیەک تەدەخولی ئەو لە سلەیمانی پێشتر ئەم بڵێنی قوبات تاڵەبانی لە هەڵبژاردن هەلی کار و ئارامی و خزمەت بوو هەم سەرۆکیەتی پێشتر بە خەڵکی دەوت خۆتان تاقیمەکەنەوە ئەوان بەرپرسیاری یەکەم نین بەتایبەت کە ئێستا هەر زۆنە و لەلایەن حیزبێکەوە ئیدارە دەرێ حکوومەت ڕۆڵی نەماوە دامەزراوەکان ڕۆڵیان نەماوە بە دڵنیایی ئەوە هەموو ئەم خروقاتانی ئەکرێ بمانەوە نەمانەوە بەرپرسیارەتی لەسەر با بڵێن حیزبێکە کە ئەمڕۆ بەڕێوەیە با چووکەوەیەکەتی نیشتمانی کوردستان زۆر جار ڕایەگەنێ ئەڵێ مەلەفی ئەمنی هەولێر و دۆک بەدەستی ئەمە نییە ئێمە هیچمان پێ ناکرێ و بە دڵنیاییەوە پارتیش لێرە هیچی پێ ناکرێ لەبەرەوە ئەوان بەرپرسە بن کاک حەکیم بابەتێکی گەورە هەیە ئەوش لە علمی سەربازی شایە لە علمی ئەوەیە لە علمی سەربازی تۆ پێش ئەوەی تەوانێ من پێشمەرگە بووم سەربازی ئەزانین چی ئەوە لە وەختی خۆی فەرماندەیش بووینە ینی پێش ئەوەی چەک بدەیتە دەست سەربازێک بێ یان پێشمەرگە بێ دەبێ فێری دیسیپلینی سەربازی بکەیت بەڵێ دەبێ پەروەردەی هەموو بوارەکانی بکەیت چۆن چه عقلێتێکیە ڕۆشنبیر بکرێتەوە لە شەڕا چۆن بەکاری دێنێ لە ناو شارە چۆن بەکاری دێنێ لە بەرامبەر خەڵک چۆن بەکاری دێنێ ئەمە بوونی نییە لە هەرێمی کوردستانە ئەمە دەبینێ ئەگینا لە هیچ دنیایەکانیە من بۆ خۆم ئێستا من دیفاع ناکەم بچۆ من ئەچمە کەرکووک و کەرکووکە بینم وە پێشتریش لە کەرکووک بوومە ئەو هێزە چەکدار و هەر کەسێک و دەمانچەیەکی بەقە خۆیان کردو و خروقاتی دەیان بینیمە لە بەنزیخانەکان و لە سرەی نەوت و لە سەج دەبڕۆ ئێستا یەک کەس لەوانە بتوانێت چەکەڵگرێ لە کەرکووک باش پێتەڵێم ئێستا دەبڕۆ هەر کورد نا بڕۆ لە نەتەوەی عەرەب بایەکێک چەکەڵگرێ لە نەتەوەی تورکمان بایەکێت چەکەڵ من بینیمە ینی سرەی بەنزینم بینیە 200 سیارە سرەی گردووە یەکێکی ناجوڵێ لە سەرەکەی خۆی بچێتە شوێنی تر بەڵام لای ئێمە هەر چەکێکی بەشانە و دوێنە پێرە یەک لەسەر بەنزین و لەسەر سرەی بەنزین خەڵکی تریش کوشتاوە باشە ڕێک تێلە لاوە بە یەکدانا چێت بۆیە لەبەرەوە لێرە فەلەتانی هەمنی هەیە ینی لێرە یاساشکێنی هەیە لێرە یاسا پەیرە و ناکرێ وەکو جەنابتانیش لە قسەکەتانەوت یاسای ئەحزاب منعی چەکدار دوای دێمەوە خزمەتت لەسەرەوە شکاکتور بە سەبارەت بە ڕۆڵی کۆمەڵگە ئەو بابەتێک کە بەڕێزیشت نووسی بوو جۆرێک لەبێ ئومێدیت پێودیار بوو سەبارەت بە بێدەنگی ینی ئەم ڕووداوانە بە بێدەنگی تێپەڕ دەبن نیە ئەرکی وەکو تاکیش ئەرکی چیە بۆن و لە بەرامبەر ئەم ڕووداوانە کاتێک کە کاسبکارێک بە نەحەق دەکوژرێ هەژارێک ئەرکی چیە من هەر تاکێکمان بەڕاستی بەداخەوە ینی خۆ ڕەنگە ئێستا خەڵکانێکە جوان لەم قسانەی ئێمەیە بڵێن وڵا ئۆپۆسیۆن یاخود فلان حیزب یان فیسار حیزب خەڵکی ناومێت کردووە من بۆ خۆ مەزانم بەشێک لە ئەم قسەیە با بڵین دروستە بەشێک لەو هێزانەی کە لە ڕابردووە تایبەتی ئەگەر دیاریکراوی نایە بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی و ڕەنگە هەندێک لە هێزی تریش بهێنرێت بەڵام مەگەر بەنسبەت بسوودی گۆڕانەوە سەیریکەی ئەو باجی خۆی وەرگرت لە دو هەڵبژاردن بەڵێ گەل سزایدا لە دو هەڵبژاردنها بینیمان ژمانی کورسیەکانی چۆن بوو ینی بە بڕای من ئەمە ناکرێ وەکو عەلاگەیەکی لێ بکرێ هەمیشە هەموو بێدەنجەکانی پێ هەڵبواسرێ ینی بەڕاستی کوردیش خۆی قسێکی جوانی هەیە لە تۆ دەرزیە بکە بە خۆتە اینجا سوژت نەبکە بە خەڵکە یاخود بە پێچەوانەوە سوزینێک بۆ خۆتان جا دەرزیە بکە بە خەڵکە تۆ جارێبار ڕخنەی لە کۆمەڵگەشمان بگرین ڕخنەی لە خۆشمان بگرین ینی باوەکو عەرەبەکانمان لێ نەیە حەچی کێشەیە هەر بە ئیسرائیل هەڵی باسی ینی یەک هەموو دەوڵەتە عەرەبیەکان دایمەوە تومە لەگەڵ ئیسرائیلە بە ئینگلیزی قساکەن لەگەڵ کۆمەلگای عەرەبیشە بە عەرەبی قساکەن ینی بۆیە ئەمە بەڕاستیە پێویستی بەوە هەیە ڕای گشتی لەسەر دروست بێ بەداخەوە لەم کۆمەلگای ئێمە لە سایی ئەو دابەشبوونە ناوچەی حیزبی چین و توێژی جیاواز یعنی وای لێ هاتووە خەمی گشتی کۆتایی پێ هاتووە ینی بێنە لە بەرچاوی خۆت
با بڵێن ئێستا لە دگەڵ دهۆک و سلێمانی هەر بەڕاستی بوون بەدونەتەوەی جیاواز یعنی مە مبالەغە نییە ئێمە بووین بەدونەتەوەی جیاواز ئێستا دەمی بەعسە یەک زمانی خوێندنمان هەبوو لە زاخۆوە بۆ گەرمیان ئێستا دوو زمانی خوێندنمان هەیە و ڕەنگە سێمیش دروست بێ بەرژەوەندی حیزبیش لەوەدا شارچێتی و خێڵەکیوانە بەدڵنیایی وەکو چۆن ئێستا بەشێک لە هەرێم و بەغا هێز و وزەیمانەوە لە یەکتری وەرەگرن مەسەلا ئەوانەی بەغا دژایەتی ئێراکەن کە شاریعی عەرەبی ڕازیەکەن ئێرەش هەمیشە بەغا وەکو شەیتان پیشانەیەن بەشێک کە ئەمیش بەشێک لە شاریعی خۆی ڕازیەکە ئەمە بۆ معنایە نییە من قاکارنەبە بۆ بکەم عەقڵەتێکی شۆڤێنی ئەتوانم بڵێم میلیتاری هاوشێوەی ئێرە کە میلیتاریە حکومەکان لە هەردوو لاوانە بەڵام بەدڵنیایی پارتی وێچێتی ئیسیفادە لەماکەن یعنی زۆر سوودیان لەمە وەرگرتووە کە ئەو درزەیان زۆر تۆخ کردوتەوە و زۆر قوڵان کردەوە و بەردەوامیش ئیشی لەسەرەکەن پێوێت تا خەمەکان و هەڵوێستەکان دیەک نەخرێن ئەو ڕووداوانە دووبارە دەبێت ئەنجا من قسەکەم لەسەر ئەوە بوو بێگومان هۆکار زۆرە لەسەرۆی بۆچی ڕایگشتی لە هەرێمی کوردستانە دروست نابێ ئەگەر یعنی لە ڕاستیان ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی تریش ئەوە بێ کە میدیایەکی نیشتیمانیش نییە میدیای نیشتیمانی بۆ معنای میدیاکانی یا میدیای حیزبین یا میدیای شخصن یا میدیای کۆمپانیایەکەن ئەمە واضحە یعنی خوانەخواستم مەسن نانیشتیمانی ئەوان نیە میدیای خزمەتگوزاری وەکو چۆنەوەی کە BBC هەیە لە بەریتانیا بەڵام سەرباری هەموو ئەمانش من هێشتا بەڕاستی بەشێک لە خەتاکە ئەخەمە ئەستۆی خەڵک ناکرێت بەهانە بێنێتەوە لە بەرامبەر بێدەنگیە یعنی ئەوە مەسەلا تۆ واز لەم پوشتنانەش بێن ئێمە لە ماوەی ڕابردووە لەگەڵ ئەم کاگە بووکاروانە لەسەر مەسەلەی گۆیژە ڕۆشتی ویسمان لە گۆیژە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بکرێت و سەربڕینی شاخی گۆیژ لەسەر فرۆشتی بەم کۆمپانیا هەمومان ناچوینە 50 کەس من 50 وتووە مەخوار ڕەنگە زۆریشم وت بێتوانە باشە فەرمەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هاواری لێ هەڵساوە 182 زەوی باشە کە لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکرەوە دراوە بە ئەدادەی زراعی بەکرێجۆ ئێستا بە قەرارێکی سەرۆ وەزیری پەروەردەش لە ڕێی وەکو ڕووکردنەوەکەی پەروەردەی سلێمانی لە ڕێگەی بارگای بەرزانشی تێکەوتووە باشە هەموو ئەمانە کراوە دراوە بە کەسێک بەبێ ئەوەی نەمزایدێشی بۆ بکرێ نەبخرێتە تەندەرێکەوە نەشتێک کووە چەند مەسەلا مەکتەب چەند خوێندکار چەند چوزانم کەسوکاری نەخێرە خوێنکارانەی کە زیادگاریان لەگەڵ ئامادەی زراعی بەکرە جوا هەیە ڕای گشتی دروست نای لە هەولێر بە هەمان شێوە لە دوهۆک بە هەمان شێوە یعنی من نمونەیەکی تریشم هێناوەتەوە لە وتارەکە لە ڕاستیە هەفتەی ڕابردوو گربوونەوەی دژی داگیرکاری ئەنجام بدرێ لەبەر باخی گشتی ڕێگایان نەدا دوای چوینە بەردەرکی سەرا شوێنێکی قەرەباڵە ساڵ 6:30 ئێوارە هەمووی چاخواتەوە هەمووی دانیشتووە ئاسایش لە خەڵکەیە بەڕاستی کەس تێکەڵی چالاکیەکە نەبوو یعنی ئەم جۆرە لە بێدەنگی لە ناو هەرێمی کوردستانە بە بڕوای من کە لە زاخۆ تا گەرمیانەگرێتەوە ئەمە ئەگەر بەشێکی ئەو هۆکارە نەبێت کە من خۆمی سەباسم کرد ڕاستی بەشێکی تێ بێمە ڕەخنە بکەین بە پێشم وایە میلەتی زیندوو ڕەخنەی خۆیەکە ئینسانی زیندوو ڕەخنەی خۆیەکە بۆچی ئەم ڕایگشتیە لەسەر ئەم بابەتان دروست نابێت کە بە بڕوای من زۆر خەتەرە لەسەر ئەفنگە بە خێرایی سەردەمی وازم هیتلەر و نازیەکانە ئەوەی کە هەموو جارێکی هەمووان دێ بەڵێ کە سەری هەمووان دێ هەرچنەی گرن ئەڵێ خۆ من فلان کۆمەنیست نیم خۆ من ئەوە نیم خۆ من جوولەکە نیم دوجار کەێنە سەری خۆی کەس نەماوە دیفاعی لێ بکات بۆیە ئەمە کۆمەلگای وا بڕاستەری نۆری هەمووان دێت دێمەوە خزمەت کاک دکتۆر کاگە بکاران باسی یاسا حیزبەکانمان باست کرد بە هێزی چەکدار چۆن مامەڵی لەگەڵ کراوە یاسای چەکی شەبوو کەوا بڕێر بوو بڵێن هێزی ئەمنیش لە شوێنی خۆی چەک بەجێبێڵێ لە شوێنی داوامی خۆینەوەکو بڵێن بێتە ناو شارەکان و جگە لە پۆلیس بڵێن کە ئەمنێتی شارەکان دەبێ و ئیدارەی بدات بەڵێ پێشوەی من وڵامی پرسیارەکە بدەم و یا ڕوونکردنەوەیەکمەیە بەددی لەسەر ڕۆڵی خەڵک ڕۆڵی جەماوەر ینی بە تایبەتی دوای ئەوەی بزوتنەوەی گۆڕان دەنگەکانی کەم بووە کورسەکانی کەم بووە وەکو دکتۆر شێرکۆ باسی کرد خەڵک سزایدا چکەم گەڕایەوە لەبەرەوە من لەگەڵ ئەو ڕایە نیم خەتاکە بکەینە خەتای خەڵک پێویستی بە پێشڕەوایەتی هەیە
بە قیادەکردن کەواتە خەتای معارەزەیە بە دڵنیایی کە پێشڕەواتی ناکات بەدە خەتای هەموو حیزبەکانە کاک دکتۆر بەتا چونکە هەین دەرەوەی سێ حیزبی لە سەڵات تۆ تەماشای ئەکر ئەو بابەتە زۆر بە هەند وەرگین من ئەو هێرشانە کرێتە سەر خەڵک قەت لەگەڵی نیم و لە بەقالێکشم نووسی خەتای حیزبەکان خەتای خەڵکیان حیزبەکان من قەناعەتم وایە خەتای حیزبەکانە خەتای حیزبەکانە ئەگینا بزوتنەوەی گۆڕان چۆن 450,000 زیاتر دەنگ تێرێ لە فترەی سێ مانگە هێر خەڵک هەیە خێر خەڵک بووە بە دوایی بابەتێکە گەڕاوە یانەوەی نوێیە لە فترەیەکی زۆر کۆمە بینیمان چەند کورسی لە پەرلەمانی کوردستان ئاور چەند کورسی ئاور لە پەرلەمانەیە برادران دەنگدەر لە دۆک هیچ کاتێک لە هەڵبژاردنەکانی پێشوو کە قەڵای پارتی بووە لە 1970 و لە 1985 دەنگی داوە انتخاباتی ئەخیر بە تەزویرەکانی شەوە لە 1961 دەنگی داوە ئەمە خۆی لە خۆیان ڕەتکردنەوەی ئەحزابی سوڵتەیە و ڕەتکردنەوەی حیزبەکانی تریشە کە ئەڵێ ئێمە چۆن متمانەمان بەوان نییە بە ئەحزابی معارەزە متمانەشمان بە ئێوە نییە بە ئێوە نییە بەڵام ڕێژەیە وایە بڵێ ڕێژەیە بەپێی من پێم وایە نییە زۆرینەی خەڵک خۆ پیشاندانەکانی سلێمانی بوو لە 2011 بینیمان خەڵک هەبوو خەڵکەیە بەڵام حیزبەکان نەیانتوانیەوە ئیستقلالی ئەم بازتە بکەن کام حیزبێ لە هەولێرە ئێستا ڕەنگە 40,000 دەنگدەری لە هەولێرا بوو بێ بەڵام ناتوانێت بڕوە ئەگەر حیزبێکی منەظەم نین ناتوانێت 500 کەس لە هەولێرە خۆپیشاندان بکە لەبەرەوە حتا ئەگەر لایەنی تریش بیکە دوورە پەرێز تەعاملی لەگەڵاکەن لەو بابەتە لەبەرەوە من پێم وایە دەبێ ئەوکە ئەگەر ڕێمەوە بۆ پرسیارەکە برادران یاسای حیزبەکان یاسای حیزبەکان من پێم وایە هو ئەسڵی مەسەلەکە عەقڵیەتی ئەم دەسەڵاتە کە ساڵانێکە دوورە لە یاساوە خۆی لە ئەسڵا ئەم حیزبانە یاسا شکێنن لەبەرەوە ئەمانە ناتوانن یاسا جێبەجێ بکەن یاسا پەیرۆ بکەن و ئەگەر ئێستا بە شێوەیەکی گشتی بەڕێوە ببە ئەوە ئێستا بابەتێک تۆ تەماشاکە هەر لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەماشای بودجێ ئەم دوو حیزبە بکە بزان چیان بووە ئێمە لە پەرلەمان بووینە دەزانین چیان بووە باشە دواتر بڕۆ تەماشاکە ئێستا بۆ نمونە سەتانەوەتی حیزبەکان پارە وەرەگرن لەم دەسەڵاتە لە پارتی بێ یان لە یەکێتی بێ پارە وەرەگرن بەڵام یاسای بودجێ حیزبەکانەیە جێبەجێ ناکرێ و حیزبەکان ئەوەی پارەیش وەرەگرێ ناڕوا بڵێ کاکەگیان فەرمو یاسایەکەیە و ئەگەر ئێوە ئەگەر میزانیەکە یان واردەکەمانکەوە فەرمونون نزبەیە بە قانون بدەنەوە حیزبانە نەک وەکو حیزبەی دەنێ دواتر تۆ ئەبێ ملی بۆ دابنوێنی و دەبێ لە ئیطارێکا بۆتی دیاری کردووە دەرنەچی بۆ قوبوڵیان کرد بە سەبارەت بە حیزب لە یاسا حیزبەکانەوەی تیاگە حیزبە هێزی چەکداری هەبێ قەدەغە بکرێ نەتوانرێ بەشداری هەڵبژاردن بکات لە یاسەداوە هەیە کاری پێ نەکراوە بە دڵنیاییەوە ئەوە ساڵی 93ەوە ئەوە هەیە بەڵام مشکلەکە لەسەر ئەوەیە ئەحزابی تر چۆن قوبوڵی ئەمەیانە کرد بەتەن تۆ بڕۆ ئەحزابی تر چەکدار بووە لە کوردستانە هەموو چەکیان فڕەدا من بە بیرمەتی ئێمە لە حیزبی شوعی بووینە چەکەکانمان هەندێک ویستمان هەبی شارینی شۆ یعنی تەسەوورمان وا بوو یاسا جێبەجێکرێت و بەڵام ئەم دوو لایەنە برادران کە حتا هێزی پێشمەرگەی وزارەتی پێشمەرگە پێکات قەراری وا بوو نابێ ئەوەی چەکداری حکومەت بووە بکرێتە پێشمەرگە و هاتین لە جێبەجێکردنا تەطبیقمان کرد هەر لە هەمان کاتە هەردوو لایەن لیوای تایبەت و کەماندۆزیان لە پیاوکوژەکانی ڕابردوو لە جاشەکانی ڕابردوو دروست کرد کەواتە هەر لەو کاتە لە سەرەتای دروستبوونی وزارەتی پێشمەرگە یان حکوومەتی هەرێم ئەمان بیریان لەوە کردێتەوە خەرقی یاسایی بکەن هێزی چەکداری دروستکردنی هێزی چەکدار خەرقی یاساییە ئەوە وەکو مامۆستا شێرکۆوتی ئەوە ساڵانێکە
قسە لەسەر یەکەی هەفتا هەشتاکەن باشە یەکی ناکەن ئێمە جارێکیان لە بابزان مامەسا شێرکۆش بوو کاک نەچیروان و کاک قوبات ئامادە بوون قسە لەسەر ئەوە کرد کاکە وەرن پارتی وەکێتی بەسەر چاو ئێوە بە یەکەوە ناتوانن هێزی هەفتا هەشتایە کرد ئەی پارتی تۆ بۆ هەشتا و با بڵێن زریڤانی یەک ناخێن بۆشی ئەگە مەساڵەحی ئەم هینانەنێ ئەی یەکێتی تۆ بۆ بەرگری فریاکەوتن و هێزی هەفتایەک ناکەیت و قیادەیەکی بۆ دروستکە لەبەرەوە دێمەوە خزمەتت دێمە خۆزات کاکتۆر سەبارەت بە چەکی پێشتر باسی چەکی بێ ماڵات دەکرا کێشە بێ ئێستا مۆڵەتەکەش بۆتە کێشە مۆڵەدا کێشەیە بەڵێ ئەوش بۆتە کێشە چۆنەمە چارەسەر بچکە یاسای چەکیش بڵێن دەرچوو لە 2022 لە خولی پێنجەم کا حەشیم کوردستان لە یاسای کەم نییە لە ساڵ 1990 یاسای ژمارە حەڤاگەر بەڵام ناچوبێتم یاسای ئەحزاب هەیە و لە ناو یاساکە بەڕوونیە لێ هەر نابێ هیچ هێزێک لە هیچ حیزب لە یعنی میگوزانە هێزی شەکداری هەبێ و تەنزیمات لە ناو هێزی شەکدارە بە هەموو جۆرە قەدەغەیە یعنی ئەمە لە ساڵی 93ەوە هەیە کوردستان یاسای زۆر باشی تایە بەڕاستی هەوکو یاسا بەس جێبەجێکرد نەکەنیە بەڵێ لە هەرێمی کوردستانە یاسا جێبەجێ ناکرێت و بەداخیشەوە لە سەڵاتی تەشریعی یاخود پەرلەمان زۆر لاواز بووە لە مەسەلەی چاودێریکردنە و ئێستاکەش لەبەرەوەی نە پەرلەمان هەیە نە ئەنجومەنی پارێزگا هەیە هیچ نەماوە ینی هیچ سەڵتەیەکی ڕقابی لە هەرێمی کوردستانە نەماوە وێ بە قەنەعاتی من ئەبێت ئێمە ئیش لەسەر کۆمەڵە شت بکرێت ینی ئیش لەسەرەوە کرێت جارە ڕۆڵی ڕقابە لە هەرێمی کوردستانە زۆر بە بەهێز کرێت ئەمە خاڵی یەکەم دووەم گۆڕینی ئەقلیەتی حیزبایەتیکردن لە هەرێمی کوردستانە ئەم پارتی وێکێتی بەم ئەقلیەتی کە ئێستاوە بەڕاستی ناتوان بن بە حیزبی مەدەنی ینی ئەمە نوختە سەری دێربڕاوەتەوە ینی ئەو شانازی بە چەکەکانیەوەکە هیچیان شانازی بە پیاوەکانیەوەکە بۆیە ئەمە ناتوانێت لە ڕاستیا لەگەڵ هێزێکی مەدەنی و لەگەڵ جێوێکی مەدەنیا یەک بێتەوە و هەمووشمان نەزانین نەک هەر لە ململانی ناوخۆیە لە ململانی بینی حیزبێک لە ملانی ناخۆیشا بەکارێن لە ڕووداوەکانی و دواییەکێتیە خۆت هێز مۆزوعەکە ناو سۆسیالیسم بە هەمان شێوە ناو سۆسیالیسم بە هەمان شێوە یعنی تۆ وەرە لە شوێنێکی زۆر جوگرافیایەکی دیاریکراوە ینی بەڕاستی بۆیە ئەم ئەقلیەتە ئەبێت بگۆڕدرێت لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەم نەوانەشی کە ئێستا ئەم هێزانە بەڕێوە بن خۆ بەحساب هەمویان لە دەرەوە بوون خۆ بەحساب بەشەیان لە زانکۆک بە ناوبانگەکانی جیهانە خوێندویانە جنسیی وڵاتانی دەرەوان هەیە بەڵام لەبەرەوەی بە قەنەعاتی من پارەکە ئەوەندە زۆرە ئەمە وای لێ کردوون سڵ لە هیچ دەکەنەوە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان واتە ڕۆڵی ڕقابە بەهێزکرێ کە هەر لەسەر گۆڕینی ئەقلیەت کرێ و ڕۆڵی کۆمەلگای مەدەنی و میدیا و فشار و خەڵکیش بەهێزکرێ تۆ ژمارەش زۆر ئێستا بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی بە هەموو هێزە چەکدارەکان 332,000 هەیە زۆر ئەم ژمارەیە بۆ زۆرە کاک حەکیمۆف زەمجەناب بوو باسی شتێک کرد کەوتێ هەر 18 کەسێک لە هەرێم هێزی کەمنی بەردەکەی بەڵێ کە لە عالەما ستاندارد وایە هەر 300 کەس پۆلیسێکی بەربکەوێت چکە لە عالەما پۆلیس جیهازێکی بەقووەتەوە پۆلیسە بێ واجهەی سەرەکی بێ لێرە ڕێک بە پێچەوانەوەیە هەموو هێزەکانی تر بەهێزن ینی کەرتی پۆلیس گرنگی پێ نادرێت کەرتی پۆلیس بەمە بەس لاواز دەکرێتوان هەرچەند هەمووی کراوە بە حیزبی گومانیتیان نیە مؤسسات لە هەرێمی کوردستانە ئەم بەتایبەتی مؤسساتی ئەمنی هەمووی کراوە بە حیزبی و کراوە بە مخاسەسە و لە بینی مەسئولین و باڵەکانی حیزب و حیزبەکانی حکومڕانە دابەش کراوەوانە کەواتە ئەمەش بۆ خۆی کارەساتێکی گەورەتر نەخێر ئەو ژمارەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ژمارەیەکی زۆر ناتەبیعیە من ئەگەر بە هەڵا نەچوو بێتم حدودی 1949 بودجەی تەخسیس کراو بۆ موچە دەڕوە بۆ هێزی ئەمنیەت جگەل لە خەرجەکە شکایەتۆری خەرجی بەشێک لە هەموو هێزە حیزبەکان لەسەر داهاتی ناوخۆی خەرجەکان بەڵێ بێگومان لەسەر داهاتی ناوخۆیە و لەسەر سەرانە سندنە لەسەر جێساڵکردنە بە خەڵک لەسەر تۆقاندنی خەڵکە لەسەر هەموو شتێکە سپاس دەکەم کاگە بکەروان سەبارەت بە بڵێن داڵدانی تۆمەتباران کە لێرە جاروێت تاوان دەکات چێت هەولێر یاخود لە هەولێرە پێچوانێت بوێرە چەندە ڕۆڵی هەبووە لە زیادبوونی ئەم ڕووداوانە ئەوەی کە خەڵک پشت بە هێزی چەکدار ببەستێ بۆ ئەنجامدانی تاوان یاخود ڕۆڵی داواکاری گشتی و دادگاوانە شتێ لەم ڕووداوانەدا کاک حەکیم یەکەمی شوێت با قسە لەسەرەوە بکەین یاسا لە کوردستانە هەیە بەڵام ئەم بە ڕێزانەی کە لە دەسەڵاتن یاسا بەکاردێنن بەرامبەرەکانیان ماڵەکانی خۆیان بەرپرسەکانی خۆیان
ڕەنگە تۆپشی تیا بێ دۆشکەیشی تایە بەڵام کەسێ بگرن بە چەکیەوە چەند ساڵێ سزای دەدەن زای دەدەن ماڵە ڕاست ئەمە بابەتێکە بابەتی دوو تۆ تەماشاکە لەنەوە تووسیەوە بۆ ئەمڕۆ هەر کەسێکی کوشت بێ ڕۆیشتۆتە بۆ دیوەکەی بەڵێ تێگەشتی ئەمە وەکو باسم کرد عەقڵیەتی ئەوەیە تۆ بیر لەوە بکەرەوە کەسێک لەم پیاوکوژانە سزادرا کەسێک لەوانەی کادری لایەنێکی سیاسی بێ تاوانێکی گەورەی کورد بێ خەڵکی کوشت بێ سزادراوە تا ئێستا زۆر جار هەر ئەوە نییە بچێتە زۆنەکەی تر ئەوە هیچ دیوی تر یعنی دوو زۆن هەیە ئەگەر زۆر زۆر بۆ ئەوی تر بەشێکە پارێزیە و ئەمی تریش بەشێکی ترە پارێزیە بەڵام لێرە لە ناو خۆشیە خەڵکی ترەیە باش ئەوکو ڕۆڵی دادگا و داواکاری گشتی و لەم ڕووداوانە کە هەندێکی مافیشتی بابەتەکان یەکەمیش دادگا دابش کراوە لە بینی ئەم حیزبە من خۆم هەر لە زووە زۆر جای کێشە و گرت بووە وتومە ئەم دادوەرانە بێلایەن نین حیزب دایەمەزرێنێ ئەمە دیوێکی دیوی دووەمی دەسەڵاتی حیزب لە سەروی ئەمانۆیە هەندێک کەسی بەتوانە هەیە دادوەری باش هەیە بەڵام بەردەوام تۆ تەماشاکە لە گەرمیان قزەیەک ڕوویدا نامێ وردی بکەم و باس دواتر دادوەرەکە هەڵوێستی هەبوو دواتر هەڕەشیان لێ کرا کوردستانشی بەجێهێڵا کوردستانشی بەجێڵا وەکو وتم عەقڵیەتی ئەم دوو لایەنە عەقڵیەتی ئیدارەدان نییە ئیدارە بەڕێوە بردن نییە و لە ڕوانگەی یەکترەوە تەماشای ڕووداوەکانکەن و عەقڵیەتی ئەم دوو لایەنە ناتوانێ عەقڵیەتی شەڕی ناوخۆ تێپەڕێنێ لەبەرەوە کێشەی نییە گرنگەوەی لای ئەو مەسئولەی لابێ ئیتر بکوژێ ببڕێ ئەوە بۆ بەڕێز لە ریژنەی پێشمەرگەش بووی ئێستش هەوڵی هاوپەیمانان هەیە قەت ئومێدەواری بەوەی کە یەک بخرێنەوە هەرچەندە هەندێکیان خرانەوە تۆ ڕەنگە کەمتر تەداخولی حیزبی ئێستا لە هێزی پێشمەرگا بێ بەراورد بە هێزە تایبەتەکان و هێزە شەخسیەکان و هێزەکانی تر پێشە مشتی من پێم وایە ئەو هێزانش یەک خراون یەک نەخراون یەک نەخراون فەرماندەی لیواکە ئەگە پارتی بێ جێگرەکە یەکێتیە فەرماندەی فەوجەکە ئەگەر یەکێتی بێ جێگرەکەی ئەوەیە لەبەرەوە ئەو هێزە هێزی دوو حیزبی سیاسیە کاکاکیم یعنی ئەو هێزەی کە هەیە ئەم هێزە یەک نەخراوە من بۆ خۆم قەناعەتی تەواومەیە وە لە لوژنەی پێشمەرگا ئێمە مەسئولی یەکەمی پێشمەرگەی پارتی یەکێتی تەنانەت ئەو کاتە کاک مەستەفای سێقادر لە وەزیر بوو دانیشتوین بەوردی ئەم باسەمان کردووە بەوردی هەموویان هەرسیە لایەنەکە پاساوێنێ ناوە بۆ یەخستنەوەی هێزیەکرد هێزی پێشمەرگە لە کاتێکە هەر لەو کۆبوونەوە من تەرح ئێوەم کرد ڕەنگە دۆخیێوانیش باشترە لە هێزە تایبەتەکانی تر وایە بەڵێ ڕەنگە ئەو تەداخل لە حیزبێک کە لە هێزی دیکە دەستکەوتی زیاترە کاک حەکیم ئێستا تۆ بڕۆ پلەکەت بەرزۆکەن بۆ بەرزترین پلە هەر لە ناو خودی حیزبێکە بەڵام لەبەرەوەی شوێنەکەی تر هێزەکەی تر سەنگی کەمترە بەڵام دەستکەوتی زیاترە ئەمەی پێمەوێمترە تاکو ئەوەی مەسئولیاتێکی گەورە من نامەوێت ناو دیاری بکەم دەزانم بەم شێوەیە لەبەرەوە ئەمان ئێستا زۆر جار پاساوی ئەم لایەنانە بۆ یەکگرتنەوە یەک پارەیە دوو چەک و سلاحە سێ ممتەلەکاتە من لە وەختی خۆیتم برادران یەکەی هەفتە چەکی هەیە بەڵێ موچەی هەیە بەڵێ سیارەی هەیە بەڵێ فیشەکی هەیە بەڵێ یەکەی هەشتایەتی باشە ئەم هێزەی کە هەیە بە چەک و بە ممتەلەکاتێکەوە ممتەلەکاتیەوە نەقلی وزارەتی پێشمەرگەکەن بیکەنە بابەتێکی ڕسمی نایکەن کاکین ئەزانین چۆن دەستکەوتەکە ئەوەندە زۆرە ئەمریکا خۆتانەزانن پێش چەند مانگێک نزبەیەکی پارەی لیان بڕی بەڵام ئێستاش گویان نەگرت لەبەرەوەی ئەگەر یەکی خەن ڕەنگە دەستکەوتەکانیان کەمتر بکاران لە هێزەکانی تر دوو ئیدارەی زیاتر بێ وەکو دژە تیرۆر وەکو ئاسایی وەکو بەرگری و فریاکەوتن وەکو زێرەڤانی ڕەنگە لە هێزەکانی تر زەقتر بێ دوو ئیدارێکەوە کە بەراورد بە پێشمەرگە زەقترە بەدڵنیاییەوە خۆ زۆر دەرگە باس چاکسازی دەکرێت تەرکیزەکە لەسەر پێشمەرگە هێزەکانی بەداخەوە ئێستا ئێمە هەمومان شانازی بە پێشمەرگەوەکەن ئەوەندەی ئەم لایەنانە ئێستا باسی دژە تیرۆر و کۆماندۆ
بە زریڤانی ئەکەن و خەریکە ناوی پێشمەرگەی نامێنێ سەنگی ئەو وەزنەی پێشمەرگە کە لای خەڵکی کوردستان خۆشەویست بوو ئەوە بوو هەرکە ئێوە شۆربایەک بەو نادەن بزانن ببینین موچەکانیان چۆنە ئێمە لە وەختی خۆی لە پەرلەمانی کوردستان قەرارمان دەکرد بریارمان دەکرد کە موچەکانیان ڕێکخرێتەوە باس کرێت حتا لەگەڵ پۆلیسی شایەکی لەگەڵ ناوخۆوان نایکەنەوە ئەمە ئەهمیەت نەدانە بە هێزی پێشمەرگە بۆ چکم هێزێکی تریان دروست کردووە چەکەکەی جیاوازە موشەی جیاواز دەنێ باشتر دیفاع لە خۆیان نەکا تەنان ئێستا لە حیزبەکەیش ناکە لەبەرەوە ئەگینا فەرمو تۆ قسێکیەوە کە بڕۆ تەماشای هێزی دەوڵەتی مسرکە هەموو جارێ باسێکم لە کۆبوونەوەیەک لەگەڵ ئەمریکیەکانیشە باسمان کرد لە هەموو ڕووداوە ناوخۆیانە ڕۆدا بێلایەن بوون بەڵام لێرە من فەرماندەی فۆج بوومە فەرماندەی فۆج بوومە من لە وزارەتی پێشمەرگە بڕوا ئەەکەی بە هەفتانە ئەبێ یەکێ مەسئولەی سەوز بێتە ئێلا یەکێ زەرد بێەوەیلا ئێمەش کەوتونە بین سپاس دەکەم کاکتۆر چەند خولەکێکمان ماوە سێ خولەکێکمان ماوە سەبارەت بە بڵین ڕۆڵی ئەم هێزانەش لە هیچ ڕۆڵێکیانە لە پاراستنی بڵین سەروەری بێ یاخۆت ئەو هێز دەرەکیانە بێت زیاتر بڵین بەکاراتون ناڵێن نییە بەڵام بەڕاستی زۆر لاوازە زۆر لاوازە بینیمان لە شنگالە بینیمان لە 16 ئۆکتۆبەرا بینیمان هەرچەنە ئەمانە خۆیان بە ئیتیفاق هێزان بە شێشیان بەڵام لە داعشا بینیمان من و کاگە بووکاروانە لە زۆر شوێن گەڕاوین لە کاتی سەردەمی داعشا یعنی من نەکەر ئەوە بەڕاستی مەسەل لە جەلەولا جارێکیان درۆم نەکرد بێ 16 وازام جۆرە هێز بژمارد باشە حتا لە ڕووی خواردنیشەوە خواردنەکانیشان جیاواز بوو مەسەلا ئاسایشەکان لە هەمویان پۆشتە کۆرداکتر بوون پێشمەرگە لە هەمویان با بڵین فەقیرتر و هەژارانتر ئەژیان وانە بۆیە بەداخەوە نەخێر بەداخەوە نەک هەر ئەمان بە قەنەعاتی من ئەو هێزەی کە لە عێراقشا هەیە ناتوانێت سەروەری خاشی عێراق و هەرێمی کوردستان پارێزێ ئەمەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە میلیشیایە میلیشیا بۆ معنایی ناکەی سەرڕەنگە میلیشاواتە هێزێکی ڕێک نەکراوە هێزێکی نامونەزەمە هێزێکی شەخصیە ئێم هێزە شخصیەش ڕاستی وەلایان بۆ شخص پێ دروست کردووە لەگەڵ ڕێزمان بۆ کۆمەڵی ئەفسەری خانەدان و ڕێک و پێک و با بڵین بە ئەزمموی ناوین بەڵام بەگشتی ئێمە بەگشتی باسەکەین کا حەکیمە گەر کاتیش هەبێت زۆر بە خێرایی ئەمێ بەڕاستی ینی من خۆم لە یادی بەخێوی کاگنۆشیوان پرۆژەیەکی بوو بۆ کاک مەسعود و کاتەکە سەرۆکی هەرێم بوو کە ئەم هێزانە چۆنێکە خرێت زۆر ئاسانە مەسەلا فەرمانە دەرەکەی یەکەی هەفتا وەشتا بە جۆرە هێزی کەسی تازە وەرناگرێ بە تەمەنەکان خاننشینەکەی سیفەتی فەرماندەی گشتی هێز چەکدارەکان سەرۆکی هەرێم فەرمانە دەرەکات هەفتا وەشتا بە تایبەتی کەسی تازە وەرناگرن بە تەمەنەکان خاننشینەکرێ زابتە بە ئەزمونونەکان هەمویان ئەگوێزنەوە بۆ سەر وەزارەتی پێشمەرگە دەرگایتە تەواعەکەیتەوە ساڵانە نزیکی 26,000 تەلەبە لە زانکۆ پەیمەنگا تەخەڕوجەکە ئەی بەم 3 مانگ 4 مانگ دەورەی پێبینم ئەوەی دوایی مایەوە بابینێتەوە ئەوەی نەمایەوە مدەڕەبیشە بێتوانە بەمە لە ماوە چەند ساڵێکا هێزێکی پرۆژەی کاگنۆشیروان بوو پرۆژەی کاگنۆشیروان بوو کە دای بە سەرۆکایەتی هەرێم هەم بۆ ئەو پرۆژەیە هەم بۆ پاراستنی ناوچە جێناکۆکەکان ئەوەی کە ئەو کاتە ئەیانوت مادەی 140 بە خوێن جێبەجێ کراوە وان نەبوو چونکە داعش هاو پێشمەرگە هەموو ناوچەکانی پێشەوە پاکردەوە کۆتایی پێناو یعنی ئێمە خۆمان لەگەڵ ئەم بەڕێزانە من بۆ خۆمان لە جەلەولاوە تا سحێلان گەڕاوین ئەزانین هێزی پێشمەرگە لەکوێ بوو بەڵێ بۆ هەردوو بابەتەکە پرۆژەی پێشکەش کرد بە وەرەقە بەنووسرا و بەڵام ئەمانە بەرژەوەندیان لەوەدا نییە نە هێزی نیشتیمانی دروست بێ نە حکوومەتی نیشتیمانی دروست بێ نە دامەزراوی نیشتیمانی دروست بێ بەرژەوەندیان لەوایە شتی شخصیە بێ گەورە بیر ناکەنەوە گەورەترین بەڵای ئەمانەی کە خۆیان ناوناوە سەرکردە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەوەی کە مقدراتی ئێمەیان پێوە بەستراوەتەوە گەورە بیر ناکەنەوە بەداخە بچوو بیرەکەن سپاسان دەکەم کە دکتۆر شێرکۆ حەمامین و کاک بووکاروان مادومان کرد سپاس دەکەم ئەم هێزە بۆ تەحویل ناکەن کاکەین ئەم هێزە بەکار دێرن دژی خۆپشاندەران دژی چالاکوانان دژی ئەوانەی خۆپشاندانە سەرکردن بە هەموو جۆرێ حیانەوێت ئەم هێزە نەبێ هێزێکی شخصی نەبێ تەفسیەی ئەمانەی پێ ناکرێ تەفسیەی خۆپشاندانیان پێ لەبەرەوە بینیمان لە 2021 چەند کەسی ئەم خۆپشاندەرانیان شەهید کرد کە ئەم هێزە لەبەرەوەی شخصیە گوێ ناداتێ بڵێ ئەمە کوڕی نیشتمانەکە سپاس بۆ هەرولاتە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان